أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وقال الذين كفروا للذين آمنوا لو كان خيرا ما سبقونا إليه وإذ لم يهتدوا به فسيقولون هذا إفك قديم. ومن قبله كتاب موسى إماما ورحمة وهذا كتاب مصدق لسانا عربيا لينذر الذين ظلموا وبشرى للمحسنين. إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا فلا خوف عليهم ولا هم يحزنون. أولئك أصحاب الجنة خالدين فيها جزاء بما كانوا يعملون. صدق الله العظيم. بەڵێزان و خۆشەویستانمان لەم تەوەرەیەدا گوێویستی چەند ئاەتی لە قورئانی پیرۆز دەبین و بۆ ئارامی ڕوودەرونی هەموو لە یەکماندا و لەگەڵشیدا باز لە ئەزمموی قورئان خوێن بەڕێز کاک پێشەن سەرکەوت دەکەین و فێربوونی لە قیرەعات و ئەو وانانەیە کە لە قورئاندا فێربووە باسی دەکەین. کاک پێشەن یانە خۆ بەخێر بێ. سەرەتا ئەم ڕیتمەی خوێندت چی بووی کوێ بوو چۆن شوێنی؟ ئەمە شێوازی میسری بوو. شێوازی میسری یەکێکە لە مەدرسە گەورەکانی خوێندنی قورئان لە پاڵیا شێوازی عێراقی و کۆمەڵە شێوازی تر هەیە، بەڵام مەشهورترینیان لە جیهانی ئیسلامیە شێوازی میسریە. ئەم شێوازە خۆ زیاتر کامت پێ خۆشە؟ وەڵاهی شێوازی میسری چونکە هەر لەسەر ئەمە خوێندومە، بەڵام عێراقیش تام و چێژی خۆی هەیە، ئەویش کە بکەمەی خوێنم. کاک پێشەنگ ئەو شێوازانەی کە وەکو میسری وەکو عراقی کە هەیە یان هەبووە پێشتر
ئێستا کە بڵین گەنجێکی وەکو جەنابەت بەم شێوازە تەقلید دەکات و لەسەر ئەم ڕیتم و قوتابخانەیە ئەخوێنێ، ئایا هیچ گۆڕانکاریەکی بەسەر هاتووە بۆ نمونە سەگەر ئێمە باس لە عەبدولباسط یا محەممەد سەدیق مەنشایی بکەین کە ئەمانە ڕابەری ئەو جۆرە خوێندنەوە هەر بەسەبەت وەکو ئەوەیە یان جۆرێک لە گۆڕانکاری و تازەگەری و نوێگەریشی تیا هاتووە؟ بێگومان تازەکەری زۆری تیا کراوە. طبعا جیلی ئاڵتونی هەیە لە قورآن خوێنەکانە، جیلی عەبدولباسط و شێخ مەنشاوی و مستەفای ئیسماعیل ئەمانە وەکو بڵێ دامەزرێنەری ئەم مەدرسەیە بوون. تا ئێستاش ینی لە بەرتام و چێژ و ئەو جمهوریەتە زۆرە ینی قورآن خوێنێکی زۆر هەیە هەمان مەدرسە و ینی بەبێ تازەگەری تیا ئەخوێنرێ. بەڵام لە پاش ئەوە کۆمەڵێک مەدرسەی تر دروست بوو، ئێتر لێەوە گۆڕانکاری زیاتر کرا، بۆ نمونە مەقامی زیاتر تێکەڵ بکرا، بە تایبەت مەقامی کورد کە پێشتر زۆر نەئەخوێنرا، ئێستا قورآن خوێنەکان مەقامی کورد زۆر بەکارێنن. دواتر زیاتر ئێستا بابەتی هونەریانەتر قورآن خوێنن، یعنی هونەری بۆ مانایی کە تەکنیک و نوێگەری و شارەزایی زیاتری تیا بەکارێتەوە، بە تایبەت تێکەڵ کێشکردنی مەقامەکان یاخود ئیسفادە وەرگرتن لە ئاوازەکانی شوێنەکانی تر، بۆ نمونە ئاوازە تورکیەکان، بۆ نمونە کە ئەڵێ ئاواز مەبەستم بانگ و قورآن خوێندنە ئەنی کە لە تورکیا خوێنرێ یاخود عێراقی ئەمە ئیسفادا نەکراوە لە شێوازی قاریەکانی حیجاز، خەلیج و حیجاز و ئەمانە. بێگومان گۆڕانکاری زۆری تیاکراوەگەیەکی یعنی دیقەت بات. کاک پێشەنگ ئەو مەقامی کوردی باست کرد لەسەر ئاستی نێودەوڵەتی یان لە ناوچەی لە کاتی ڤیستیڤاڵەکانە کە کرێت پێشوازی لێ کراوە، یعنی مەقامێکی چۆنەڵی قوبوڵ کراوە لای ئەهلی اختصاصی ئەم بابەتە؟ طبعا ئەڵێن مەقامێکی سەرەکیە، بەڵام چونکە قاریە کۆنەکان جیلی ئەوەی کە بوتم جیلی شێخ محەممەد سەدیق مەنشاوی زۆر بەکەمی بەکاریان هێناوە، ینی بۆ نمونە چەند سانیەک بەکاریان هێنابێت. بەڵام لەم ئاخیرەوە کە زۆرتر بوو جمهوریەتێکی زۆری هەبوو، بەڵام هەر زاڵ نابێت بەسەر مەقامە ئەساسیەکانی ترا. ئەمە لە مەدرسەی میسریە، بەڵام شێوازێکی تر هەیە لە قورآن خوێنە خەلیجیەکان، قورآن خوێنە سعودیەکان، ئەوانە بەتایبەت نوێژی تەراویح و ئیمامەتیەکان زۆر بەکارێت. خەڵک پێم وابێ زیاتر بەو شێوازە مرتاحە، چونکە مەقامی کورد مەقامێکی هادی و سکوونەتێکی پێوە دیارە، ئەم شێوازیان زیاتر خەڵک وەکو بڵێ پێشوازی لێکات. کاک پێشەنگ بە ئەزمموی خۆت ئەو تەریق و ڕێگانت چی بوون کە تۆ ینی وردەوردە فێری دەنگخۆشی لە قورآن نابیت وە مودەتێکی چەندی پێ ئەچێت کە گەنجێک بێت فێر بێت لە شارەزابوون لە قرائەتەکان لە تەمرینکردن بۆی کە خۆی بتوانێت بە دەنگێکی خۆش قورآن بخوێنێت؟ بەڵێ سەرەتا هەر کەسێک یانەیە بێت سەماعی گوێی ئەوەی هەبێت کە حەز بۆ بکا کە دەنگێکی خۆش هەیە و سەرسامە بێ پێی و کاریگەری ئەبێ پێی، ئەمە هۆکاری یەکەمە بۆی کەسێک قۆناغی یەکەمە بۆی کەسێک هەست بکە، ینی سە زۆر کەسەیە هەر لە قۆناغەیە تەنها چێژ ئەبینێ نارزانێت ساوتی خۆشە. دووهەمیشانەوەیە کە خۆی ئەو ئیمکانێتی تیا بێت، خوای گەورە پێی بەخشی بێت ئەو ئیمکانێتی تیابێ، ئەمە زۆر دەورە ئەبینێ لە کاتێکا ئەگەر خۆی هەوڵی لەسەر بە. هەنێکیشەیە ئیمکانێتێکی سنووردارە، بەڵام ئەتوانێت ئیشی لەسەر بکات و پەری پێ بە باشتری بکە. قۆناغی یەکەم ئەوەیە کە بەگوێ جیایکەیتەوە دەنگەکان، دەنگی خۆش و ئەمە پاشان شێوازی تەقلیدکردنەوە. طبعا ئێستا زۆر کەس پرسیاری ئەومان لێ ئەکات کە چۆن ئێمە ینی بتوانین بە دەنگێکی خۆشەوە قورآن بخوێنین. ڕاستی لاساییکردنەوە تەقلیدکردنەوە یەکەم هەنگاوە و گرنگترین هەنگاویشە بۆ کەسێک بێوێ دەنگێکی خۆشی هەبێ بۆ خوێندنەوەی قورآن. بەڵام ئایا چۆن ئەم تەقلیدە ئەکات؟ طبعا ئاستی سەوتەکان جیاوازە و ئاستی ئیمکانیەت و ئەو توانایی قاریەکانیش لە چاوێک ئاس جیاوازە. بۆ نمونە ئەگەر کەسێک بێ بە ڕای من پرسیارێک لە من کات بێوێت چۆن دەست پێ بکەم، پێڵم بە شێوازی مڕەتەلەوەی کە لە نوێژە ئەخوێندرێت شێوازێکی سەریعترە، ئەوە سادەترە و قاریەکان دەنگێکی نزمتریش بەکارێنن لە چاوەوەی کە بۆ نمونە قورآن خوێنێکی میسری و لێ هاتووی محەممەد سەدیق مەنشای مستەفای ئیسماعیل کە هەمووی ئیمکانیات و
سعوباتێکی زۆر زۆری تایە لەمەوە دەست پێ بکە ئینجا پاشان ئاشنا ئەبێ بە سەوتەکان بە شێوازی کۆتایی قوفلەکان پێڵێن شێوازی کۆتایی وەستانەکان دەستپێکردنەوەکان بەرز و نزمیەکان گۆڕینی مەقامەکان ئەمەش خۆناغێکی ترە ئیتر طبعا نقطەیەک نییە بڵێم ئالێرێ ئاوەستەیە کو بڵێ بەحرێکە و ئینسان ناتوانێت بەردەوام پەری پێبات و لەداهێنا نابێت. کاک پێشنگ پرسیار زۆرە لەسەر ئەم بابەتە بەس ڕاستی حەزەکەین زیاتر جۆمان لە دەنگت بێ و جۆمان لە ئەو ئاەتە پیرۆزانی خۆی پروردگار بەگەر بە ڕیتمێکی تر لە شوێنێکی ترە قورئانمان بۆ خوێنی سوپاس دەکەین ئینشاءالله. عێراقی هەوزانمەی ژەر خۆش لە عێراقیەکانە زیاتر سەرسامی بە چییە؟ وڵاهی حافظ خەلیل قارێکی زۆر ئەتوانی وەکو وڵاهی وەکو ئەو نا بەڵام باش خۆت بەو شێوازە عێراقەکە خوێنین چیت پێ خۆشە بەو شێوازە. أعوذ بالله من الشيطان الرجيم إن الذين يغضون أصواتهم عند رسول الله أولئك الذين امتحن الله قلوبهم للتقوى لهم مغفرة وأجر عظيم إن الذين ينادونك من وراء الحجرات أكثرهم لا يعقلون ولو أنهم صبروا حتى تخرج إليهم لكان خيرا لهم والله غفور رحيم يا أيها الذين آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا أن تصيبوا قوما بجهالة فتصبحوا على ما فعلتم نادمين واعلموا أن فيكم رسول الله لو يطيعكم في كثير من الأمر لعنتم ولكن الله حبب إليكم الإيمان وزينه في قلوبكم
وكره إليكم الكفر والفسوق والعصيان أولئك هم الراشدون فضلا من الله ونعمه والله عليم حكيم. صدق الله العظيم. دەنگە نەڕزێت خۆش کاک دانامە نەفەس و ناسەیەکی باشی قورئان خوێندنە چکە دیار بوو بە کاک پێشەنگا. کاک پێشەنگەوە لە فستیڤاڵە نێودەوڵەتەکاندا بەشداریتان کردویان هەڵتان داوە بەشدار بن وەکو گەنجێکی کورد لەوانەیە کە لە وڵاتانی دەرەوەدا ئەنجام بدرێت؟ وڵاهی تا ئێستا لە دەرەوە دەرفەت نەبووە، بەڵام لە کۆمەڵێک پێشبڕکێیە ئەو قورئان خوێندنە لە شارەکانی خواروی عێراقە بەشداریم کردووە الحەمدولیلا. لێرش فیستیڤاڵی خاڵ هەبوو، سارەتا یەکەم فیستیڤاڵ بە شێوازێکی نێودەوڵەتی بکرێت لەوێ وەکو پێشبڕکێیەک بەشداریم کرد الحەمدولیلا. کۆمەڵێک دەوراتی تر کۆمەڵێک نەتیجەی ترمان هەبوو لە سەر ئاستی کوردستان و سەر ئاستی عێراقا الحەمدولیلا، هەم لە بانگبێژی و هەم لە قورئان خوێندن. لەوانەیە بۆ بەشداری ئەوانی دەرەوەش پێویستان بە سپۆنسەر و پشتگیریکردنی شخصێک لایەنێک بێت؟ گومانیتیانە بەتایبەت چونکە ئێمە کێشەی دەوڵەتمان هەیە، ناتوانین وەکو کوردستان ینی هەر وەختێک بێ وەکو نوێنەری عێراق بەشداری بکەین. ئەم نوێنەراتیەش وەکو بڵێ شێوازێکی نییە بۆی کە کورد هەڵبژێردرێت یاخود شێوازێکی بڵێم عەدل نییە. بەتایبەت لە خواروە ینی تا خۆیان وەستابن قاری کورد بەتایبەت سوننە بێ کەمتر ئیسفادەی لێ وەرەگرن بەداخەوە. بەتایبەت پێشبڕکێی ئێران هەبوو، ینی ئەمە پێشبڕکەیە کە هەموو وڵاتێک بەشداری تیاکە، بەڵام تۆزێک نادات پەروەری تیا لە شێوەیە تەسەوڕەکەم نەک مافی من مافی زۆرێک لە قورئان خوێنەکانی تریش فەوتا بێت. ینی بەڵێ کاک پێشەنگ ئەمەی کێسە خوێنت عراقی بووە نەبوو؟ بەڵێ. ئەگەر هەڵە نەبم چەند مەقام و چەند ڕیتمێکی تیا گۆڕێ بوون لەو ئاەتی کە فەرمەیە والذین آمنوا إن جاءكم فاسق ئەلەوەیە لەگەڵ ئەوەی پێشوو هەستم کرد جیاواز بوو، دوایش لە ئاخیرەکە دیسانەوە جیاواز بوو. تۆ چیت بەکارهێنا؟ بەڵێ سەرەتا ئەوەی بیرم بێ تەرکیزم لای بوو بێ مەقامی نەهاوەند بۆ دەسم پێکرد، پاشان کەمێک حیجاز بوو اینجا دوای ئەوە سێگا، پاشان نەختێک بەیاتیشم تێکرد. بەڵام لە میسرەکەیشا بە هەمان شێوە دووسێ مەقام ئەگۆڕدرێت. لەما من زۆر هەستم پێکرد. دروستە. بەڵێ. عەبدولکەریم دیوان هەیە قاریئێکی با بڵێن لای من زۆر با بڵێن دەنگخۆش و دەنگ تایبەتە. گوێم لێ بۆ. بەڵێ. تۆ هیچ ئەتوانی وەکو تەقلیدکەی؟ وەڵاهی ئێستا حالیان چکە دەمێگە گوێم لێ نەگرتووە، بەڵام ڕاستە دەنگێکی نەرم و خۆشی هەیە تایبەتە زۆر تایبەت. بەڵێ ڕاستە. کاک پێشەنگ تۆزێکی کە دواتر قورئانە خوێنین کۆتایی بە بەرنامەکە هێنین، بەڵام ئەمەوێ باز لەوە بکەی کە هیچ قوتابخانەیەکی نوێ هەیە ئەم ساڵانەی دوایی دروست بوو بێت تاوەکو زیاتر پەرە بدرێ بە خوێندنی قورئانی زیاتر، ینی هەر لەو میسری و عێراقی وانەیان نەمێنێتەوە قوتابخانەیەکی نوێ شتێکی نوێ بە تایبەتی تر ئێستا قورئان خوێنی زۆر نوێ و زۆر باشمان هەیە لەم سەردەمی ئێستادا، هەنێکیان هەیە کە بە ڕیتمی تایبەتی خۆیان قورئانە خوێن. بەڵێ بەڵێ دروستە. وەکو بڵێ لە شێوازی میسری دەرنەچووە، چونکە بڵێ ئەوە چۆنەڵێ ڕەگە ئەساسیەکەی لە خوێندنی قورئانە جیهانی ترینیانە، بەڵام لەناو خودی ئەوەیە کۆمەڵی قورئان خوێنی میسری باشەیە کە نوێگەری زۆر چاکیان کردووە کە ئێستا لە ژیانە هەن. محمود شەحاد یەکێکە لەو قاریانە، شێخ حەجاج چەنداوی کە جارێکی شەهات بۆ سلێمانی داوەت کرا، ئەویشێکێکە لەو قورئان خوێنانەی کە نوێگەری باشی کردووە لە مەدرسەکانە و قاری ئێرانیەکانیش هەن، ئەوانیش بەتوانان ینی جێدەستیان دیارە کۆمەڵێکی ئیبداعاتیان کردووە بە تایبەت لە مەقامەکانە لە بەکارهێنان و تەبەقەکانە، چونکە گومانیتیانە هەر ئێران فارس دەنگی بە دەنگخۆشی ناوبانگی
لە جێدەستیان دیارە لە قورآن خوێندنیشە مەست پێمان خۆشە تۆزێکی کە قورآنمان بۆ بخوێنیت لە خزمەتانە. ئەمان کە بەتەمای بیخوێنێتێ بە چ شێوازێک بە چ مەخامێک بیخوێنی وڵاهی بۆی هەم ئێمە و هەم ئینشاءالله پێم خۆشە شێوازێکی حیجازی کە ئەم شێوازە ڕاستە ئێستا لە نوێژا بەکاری بەڵام پێشتر کە قورئانیان پێ خوێندووە کۆن ینی هەر بە شێوازێکی خاو بووە بەڵام ڕیتمێکی حیجازی و ئەوەی أعوذ بالله من الشيطان الرجيم إن في ذلك لذكرى لمن كان له قلب أو ألقى السمع وهو شهيد ولقد خلقنا السماوات والأرض وما بينهما في 6 أيام وما مسنا من لغوب فاصبر على ما يقولون وسبح بحمد ربك قبل طلوع الشمس وقبل الغروب ومن الليل فسبحه وأدبار السجود واستمع يوم ينادي المناد من مكان قريب يوم يسمعون الصيحة بالحق ذلك يوم الخروج إنا نحن نحيي ونميت وإلينا المصير يوم تشقق الأرض عنهم سراعا ذلك حشر علينا يسير نحن أعلم بما يقولون وما أنت عليهم بجبار فذكر بالقرآن من يخاف وعيد صدق الله العظيم. بس خوش بها خواص وصلات تەواو نازم فرێ بانک کەوین یان کۆتایی پێبێنین والله ئەگەر ئەتوانین بەس مەگەر نەچینە لای ڕیکلام وڵای ئەوان تۆ بڕیاری لێوە خزمەتە پێمان خۆشە وڵا بەستر ئەوە ئاویشی لێیە کە پێشەنگەگەر کەمێک ئاو خۆچکە لەم حاڵەتانەیە ئێوە پێویستان بەوەیەکە باشە دیارە لەوانێ قوڕگە ماندوو بوو بێ با لەوە زیاتر حەزمەکە جۆشمان لە بانگێ بەس با لەوە زیاتر ماندوود نەکەین ئینشەڵا بۆ دەرفەتێکی تر ئینشاءالله زۆر سپاس دەکەین بەڕێز کاک پێشەنگ یخوا بەخێر بیت قورآن خوێنی یخوا بەخێر بێت خێر بی کاک پێشەنگ جەزاک الله